دووبارە سڵاوتان لێبێ لە بابەتی بەهای دینا بەرامبەر بە دۆلاری ئەمریکی دەست پێ یەکەم بابەتێکی گەرم بوو. ئەمڕۆ بازار ژێرە و ژوور ببوو بە شێوازێک ئەوەی کە پێشبینی نەکرابوو ڕوویە. شەوی ڕابردوو لە ڕاگەندراوێکدا زۆربەی میدیاجییانەکان کە بڵاویان کردەوە وەزارەتی دەرەوەی ئەمریکا بڕیارییا بوو بە ڕێپێدان بەو کارمەندانەی کە ناپێویستن لە باڵۆزخانەی بەغداد بکشێنەوە و بگەڕێنەوە بۆ ئەمریکا. هەروەها خێزانی ئەو سەرباز ئەمریکانەشی لە وڵاتانی کۆیت و بەحرینن ئەتوانن ئەو وڵاتانە جێبێڵن. هەرزوو بەرپرسانی باڵای کۆشکی سپی ڕاگەیاند ئەم بڕیاریان لەژێر ڕۆشنایی پەرەسەندنی ئاڵۆزیەکانی ڕۆژهەڵاتی نێوەڕاستە بۆ پاراستنی گیانی ئەمریکیەکانە. دیناری عێراقیش بەرامبەر بە دۆلاری ئەمریکی لە چوارچێوەی ئەو بڕیارانەوە کاریگەریەکەی دابەزی و ئەمەش هۆکاری پەرەسەندنی گرژیەکانی نێوان تاران و واشنگتن بوو کە کاریگەری گەورەی لەسەر بەهای دراو لە بازاری وڵاتانی کەندا و بەگشتی دروست کرد. بەهای دیناری عێراقی بەرامبەر بە دۆلاری ئەمریکی دابەزی $100 تا خانی 145,000 دینار مامەڵی پێوەکرا. بەهای تمەنی ئێرانیش دابەزینی بە خۆبینی $100 تا 8,600,000 تمەنی ئێرانی بەرز بووە. هاوکات لیرەی سووری ژە ناوخۆی سووریا و هەرێمی کوردستان دابەزی پێنوێنی بازاڕەکانی کەنداویش بە هەمان شێوە دابەزینا بە خۆبینی. لێرە باسێکی دراوەکانتان بۆ کەم لەگەڵی شابزانین ئەو کاریگەری کەم ڕۆهەی بوو تاقی بەردەوام بێ و ئاراستەی دراوەکان بە چ شێوازێکە بێ. بازاری هەرێمی کوردستان $100 بە 143,500 دینار داخرا لە کاتێکدا بەیانی کە بازار کرایەوە 141,250 دینار بوو. $100 141,250 دینار بوو. بەڵام ئەمڕۆ تا نزیک سعات 2 پاژنیۆڕۆ $100 گەیشتە 145,250 دینار کەەوە بەرزترین ئاست بوو ئەمڕۆ لە بازارەکانی عێراق وەرگرتووسان بەخۆی بینێ. بەڵام دواتر دۆلار دەستی بە پاشەشێ و دابەزینەوە کرد بەرامبەر بە دینار هاتەوە خانەکانی 143,500 دینار. بەگشتی ئەو بارودۆخەی کە لە ڕۆژاتی ناوڕاست هەروەک هەواڵی چۆڵکردنی باڵوخانەی ئەمریکا کە دواتر ڕاستەکەی دەرکەوت کە گواستنەوەی کارمەندی ناپێویستە کاریگەری لەسەر بازار دروست کرد. بەڵام بە پێو بە دوواداچوونانەی من کردومە و سەرچاوی لە بانکی ناوەندی عێراق تا کوێستە بانکی ناوەندی عێراق کارەکانی خۆی ئاسایی ئەنجامەیە هیچ فشارێک یاخود تێبینیەک بۆ کارەکانی بانکی ناوەندی نەبووە و هیچ ئاگادارکردنەوەیکی لەلایەن ئەمریکەکان و پێنەگەیشتووە سەبارەت بە فرۆشی دۆلار کەمبوونەوەی پێدانی دۆلار حواڵەی عێراق. بۆیە هیچ گرفتێک لە ڕۆژانی ئایندا ئەگەر بێت و دۆخی ئەمنی خراپ لە ناوچەکە و لە عێراق ڕوونەیە دۆلار بەرامبەر بە دینار دابەزین بەخۆ ئەبینێتەوە ئەگەری $100 بگەڕێتەوە خانەکانی 141,000 دینار و ئەگەری هەیە لە دوای 26ەوە بۆ پێی عێراق بۆ نەختی نەپێویست و فرۆشی دۆلاری زیاترە دینار بەرزبوونەوەی زیاتر بە خۆبینی بۆ خانەکانی 140,000 دینار. هەرزوو وتمان کە لەم خانانەیە باژنیە کڕینی بۆ خەڵک بۆ هاوڵاتی ئەگەری دابەزینەوەی دۆلار بۆ بازار ڕوون و ئاشکراگە دۆخێکی ئەمری خراپ ڕوونێ. سەبارەت بە یۆرۆ ئەمڕۆ یۆرۆ بەرامبەر بە دۆلار بەرزبوونێکی زۆر باشی بە خۆبینی هەر 100 یۆرۆ گەیشتە $116 کەەوە بەرزترین ئاستە لە ماوەی 2 ساڵ و یۆرۆ بە خۆی بینی بێ. بەرامبەر بە دیناریش بە ماشەوە یۆرۆ بەرز بووە کە هەر 100 یۆرۆ گەیشتە 165,000 دینار. سەبارەت بە پاوەنیش ئەمڕۆ پاوەن هەر باماشەوە بەرامبەر بە دۆلار بەرز بۆ 100 پاوەنێک گەیشتە نزیکەی $136 بە دیناری 600 پاوەنێک 193,500 دینارە. سەبارەت بە تمەنی ئێرانی $100 لە بازاری فیردۆسی کە گەورەترین بازاری ئاڵوگۆڕی دراوە بە 8,500,000 تا 8,600,000 تمەنیش بە حواڵە یاخود بە کار بەکارد تمەن دابەزیوە بە کاشیش بۆ 8,300,000 تمەن لە شارەکان و ناوچە جیاوازەکانی ئێران مامەڵی پێوەکرێت. سەبارەت بە لیرەی تورکی ئەمڕۆ دابەزی بوو بە ماشەوە 100 لیرە 3,650 دینارە بە دۆلاریش $100 3,940 لیرەت بۆ ئەکا لە تورکیا. سەبارەت بە لیرەی سووری ئەمڕۆ دابەزی بۆ چەندە دابەزەی لیرەی سووری پەیوەست نەبوو بۆ دابەزینەی کە دیناری عێراقی و تمەنی ئێرانی بە خۆیان بینی بوو بەڵکو پەیوەستە بە ئاسایی بوونەوە و جێگیربوونی لیرە لە وڵات هەروە لە هەرێمی کوردستانیش 1 ملیۆن لیرەی سووری گەیشتە 160,000 دینار دواتر بازار بە 162,663,000 دینار داخرا. سەبارەت بە زێر ئەمڕۆ بەرزبوونێکی زۆر باشی تۆمار کرد. ئەو ئاڵۆزیانەی لە جیهان هەیە کاریگەری لەسەر بەرزبوونەوەی زێر هەبوو 1 ئۆنسە زێر
گەیشتەوە 3383 دلار نزیک بۆتەوە لە 3400 دلار بەمەژی کیلۆگرام زێر بەرز بۆ 1929 دلار سەبارەت بە لیرەی زێڕە ئەوەی کە پێوتێ لیرەی دووبەی کە 7.2 گرامە 712 دلار بۆ 750 دلار نرخەکەی لە بازار بەرز و نزمیەکە بە جیازیکردن و فرۆشتن هەروە عێرەبیستوێکیش بەهۆی دابەزینی دینار بەرزبوونەوەی زێر بەرزبوونێکی باشی بەخۆبینی کە یەک مسقال زێر عێرەبیستۆ گەیشتەوە 683 دینار سەبارەت بە ئۆنسەیزی و بەردەوامە لە بەرزبوونەوەکانی یەک ئۆنسەیزی و بە 36 دلار و 29 سنت ماوەڵی پێکرێت ئەمە هەر زێر نەبوو کە بەرزبوونەوەی بەخۆی بین و بازاڕی نەوتوزەش بەرزبوونێکی باشی بەخۆی بینی بە تایبەت کاتێک ئالۆزیەک گرفتێک شەڕێک لە ڕۆژهڵاتی ناوەڕاست ڕوئە خودت پێشبینێک یاخود ئالۆزیەکان پەرسەندنە ئالۆزیەکان زیاتر ئەبن نرخی نەودێکێکە لەو پێنوێنانی خێرا بەرزەبێتەوە مۆشیرێکی باشە بۆ بەرزبوونە و بزانینیەوەی کە لە بابەتی ئالۆزیەکان لەو ناوچەیە چەند زیادبوون هەیە یەک بەرمیل نەوتی برێند بە 62 دلار و 75 سنتە لە 24 ساعتی ڕابردوو تا 69 دلار و 6 سنتیش بەرز بۆ نزیک بۆ لە 70 دلار کە ماوەی دوو مانگە ئەو نرخەی بەخۆی نەبینەوە سەبارەت بە تەکساس گەیشتە 67 دلار و 11 سنت کە بەرزبوونێکی باشیان بەخۆی بینەوە ئەگەر سەرنج بین تەکساس نزیکە لە برێند بۆ پێ بێ خواز لەسەر نەوت لە بازارەکانی ئەمریکا زیادی کردووە بەهۆی ئەوەی کە پێشبینی ئالۆزبوونی دۆخی ڕۆژهڵاتی ناوەڕاستیەوە ترسیەوەیان هەبوو بێبەش بوون لەو نەوتەی کە ڕۆژانە لە کەنداوە بە تایبەت لە گەرو هرمزەوە تێپەڕێ بە بازارەکانی جیان کە کاریگەری هەبێت لەسەر خستنە ڕووی نەوت لە بازارەکانی ئەمریکا بۆیە خواست زیادی کرۆ سەبارەت بە غاز سروشتیش ئەوش بە ماشێ بەرز بوو کە 1 ملیۆن گەرمۆکەی بە 3 دلار و 57 سنت مامەڵەی پێوەکە ئەمە بابەتی تمەن و دینار و زێر و نەوتیش کە وەکو باسمان کرد دینار ئەکرێم دۆخی بەسەری هاتووە دۆخێکی کاتیبێ و ئاساییە ئەم شتانە بەسەری دراوەکانە ڕووبە کاتێک دۆخێکی سیاسی ئەمنی ڕوئەیە لەگەڵ هێمن کەمال پەیامنێری کورسات نیوز لە سلێمانی لەسەر بازاڕی دراو قساکەیم زانین دوای زانیارەکان چین هێمن سڵاو لێبێ بازاڕی دراو چۆنە داخراوە یاخود هێشتا مامەڵە گەرم و گوڕەتیایە بەڵێ بیلال سڵاو لێ و سڵاو لە بینەران گەرچی ئێستا بازاڕی دۆلارەکە داخراوە لە شاری سلێمانی بەڵام بەشێک لە دوکانەکانەوەی کە دەکەونە بەشی دەرەوەی بازارەکە بەشێکیان کراون هێشتا هەر مامەڵەکردن بە دۆلار و دینارەوە لە نێو بازاردا هەر هەیە دەزانین ئەم شەو بەوەی و گۆڕانکاریە سیاسیانی کە هەبوو بە تایبەت لە ناوچەکە و عێراقەوە بەگشتی کاریگەری هەبوو لەسەر بەهای دینار و دۆلار گەرچی لەسەر لە بەیانی ئەمڕۆدا کە بازار کرایەوە تا ڕادەیەک بازار ئاسایی بوو بەڵامی تر تا کاژمێر تێپەڕ دەبوو بەهای دینار دادەبەزی و دۆلار بەرز دەبوو مە لە کاتێکدا بوو لە چەند مانگی ڕابردوودا بینیمان بەهای دینار بە شێوەیەکی بەرچاو بەرز بووە لە بەرامبەر دۆلاردا بەڵام جارێکی دیگە بوو ئەمڕۆ گۆڕانکاریەکان بە جۆرە بوو تا ئەو کاتەی چووە 100 دلار بەرامبەر و بە 145,250 دینار لە کاتێکدا لە هەم دەتوانین بڵین لە دوێنێدا یاخود لە ڕۆژانی ڕابردووشدا بە 141,250 تر یاخود لەو نێوەندەدا بوو تقریبان 3000 زیاتر بەرز بوو بەڵام ئێستا خۆشبەختانە جارێکی دیکە بەهای دینار بەرامبەر بە دۆلار بڵین تا ڕادەیەک بەرز بووەوە هاوکات من بە هەمان شێوە بەهاکەی داوەزیوە لیرەی سووریش بە هەمان شێوە من بۆ قسەکردن بەگشتی لەسەر ئەم گۆڕانکاریانی کە لە بازاردا هەیە دەچمە لای میوانەکەمەوەیش کاک شەرکاوە کە لە بازاڕی دۆلاری سلێمانی کار دەکات بۆ ئینسانی گۆڕانکاریەکان چین ئایا بەم شێوە دەمێنێتەوە خۆشبەختانە ڕۆگەچی تا ڕادەیەک بەهای ناجارێکی دیکە بەرز بۆتەوە من دەچمە لای خۆی زانیاری زیاتر وەردەگرین کاک شێخ سڵاو لێبێ و ئەم کاتت باش سپاس دەکەم سەبارەت بە گۆڕانکاریەکانی بەهای دینار و دۆلار پێمان بڵێ بەگشتی بازار چۆنە ئێسام کاتێ مەقسەد دەکەی 100 دلار بەرامبەر بەچەند لە دوای ئەو هەواڵەی کە شەو دەرچووە گوایە هەشتی شعبی لە باشوور هەڕەشەی کردووە لە بنکە و بارەگاکانی ئەمریکا وەزعی ئابووری بازار خۆ دەزانی بەبوونە و بە هۆکاری ئەو هۆکارە تەسیرێکی باش لە بازاری دۆلار و شتی واکە دۆلار بەیانی کاتی لە 141.9 بوو 145 و ڕبعێکی لێیا بۆ توانی ئەوڕۆ ئێستا وردە خاو بۆ تواتۆ دەوری 143 و بە 3.5 هەیە تەسیرێکی زۆری لە بازار کردم بڕۆ هۆکارەکەی شێرەوەیە خۆ دەزانی لە ئەم ناوچەی بارگرژیە منطقەی شەرقیە و سەد و ئێران تەسلیم نابی و مفاوەزا دەکەن و
ئەمریکا داواکاری هەیە بەم جۆرە ئەمێنێت و یاخود بەهای دیناچی بەسەر دێ گۆڕانکارەکانە گۆڕانکارە سیاسیەکان کەوەرەوە پرسیارم لێ بکە 2 ساڵی کەوەرەوە ئەم کاتانە بە هەمان شێوە هەر لەم فاوەزاتان ئەمریکا و ئێران بە تەسەوەری من یعنی شتەکە لە منطق دەرچووە معقول نیە تۆ چەند ساڵە مفاوەزاتەکرێ و هیچ یەک نەتیجە هیچ شتێک دیار نەبی و هەر بەردەوامیش بێ ئەمە دیارە من تەسەورەکەم مقایزەیە گۆڕینەوەی ناوچە و منطقە بەیەکتری کاریگەری نابێت لەسەر ئەوانش ئەمریکاش هەیمەنەی هەیە لە منطقەی خلیجا و بێشت لە یەکتری فرۆشن وەڵا بەهای دینار بە هۆکاری ئەوەی کە گوایە بە 132 شکێنەوە لە بەغا تەسەور ناکەم دۆلار بەرز بێتەوە ئەمەی کە تۆ ئێستا بینی و تا ئەمڕۆ چۆتە 145 ڕۆبع ئەکوانە تەنها هۆکارەکە ئەوە بووە کە گەڵا ئەمڕۆ لە بازارە بەدەست جانبازەوەی خۆش دەزانی جانباز لە هەلێکە گەڕێک شتێک گرانی کە هەمووی ناڵم جانباز وای لێکە بەڵام ئەویش هۆکارێکە لە هۆکارەکانی تر بابەتێکە زیاتر چێ بوون ئەمڕۆ لە بازارە دۆلاریان وەڵا کۆمپانیەکان بە ملاین دۆلار بە دەفتەر 20 دەفتەر و 30 دەفتەر و 50 دەفتەروانە داوای نەکرد ئەیان کڕیە تەبعەنەوە مەترسیان ئێستا بەرەن بە بەهای تمەن و لیرەی سووری ئەمانە بە هەمان شێوە ئەم بەیانیە دوێنێ مەعاملەی پێوەکراوە بە 170 لیرەی سووری ئەمڕۆ لەگەڵ ئەو وەسعەیە ئەوشکا ئەوش بەڵێ ئێستا لە دەوری 160 مەعاملەی پێوەکرێ لیرەی سووری ئەوش بەهای لەدەستاوە تمەنی ئێرانی ئەویان چۆن تمەنی ئێرانی ئەویش تقریبەن تۆزێک هەر شکاوە 82 لێە حواڵە بەڵام لێرە نەقدیەکە چونکە خەڵکی لای ئێمە ئەمانەی کە تمەنەکردنەوە فرۆشن فێر بوون ئێستا تمەنەکە یڵنەوە نایفرۆشن ئەو ڕۆژە بە زەرەر یڵنەوە هەر بە سەعری دوێنێ و پێرەی فرۆشی نێمە کردی فرۆشنەی بۆ گەن ناکە تەنها مەسەلەکە وەیە بۆیە زۆر بە نەقدیەکە دیار نییە بازار ئەبێ بێت لە ئێرانەوە وەجبەیەکی زۆر بێنجا بەم سیارە بیکڕی خەڵک ئامادە نیە زەرەر بە ئەمە زۆر پێوەی دیار نییە نەقدەکە ڕووی بانکی ناوەندی ئەمڕۆ دۆلار چۆن بوو هەم بە شێوەی نەقدی ئەو نقطەیە کە دۆلاری بەرز کردوتەوە ئەترسین وەزع بارگرژەکە بەرەو خراپی بچێ خوا نەخواستە دۆلار ئەو نەقدی و ڕۆژانەیە نەخاتە بازارەوە ئەوە هۆکارێکە بۆ یەکێکە لە هۆکارەکان اینجا جانبازی هۆکاری کرد اینجا کەمی دۆلاریش ئەو سا زۆر بوو ئێستا چونکە وەزعەکە بەرەوەی نە هەم لە هەموو لایەکەوە داوا تەڵەبێ لە چەند چەمان لە قەڵات زیێ لە کەلار لە کفری لە هەڵەبجە ئەو هۆکارانەیە بەخێر بێن سەرچاو بەخێر ئەوە داوای لێ بنەکەم تۆ زە سەلامەتی ئینشەڵڵا دەستەکانە خۆش بێ خوا دەست خۆش بەڵێ بیلال ئەمە وتەی میوانەکەم بوو سەبارەت بە بەهای دینار و هەم زۆر بە دۆلار هەم بەرامبەر بە تمەنی ئێرانی و لیرەی سووری لە کاتێکدا یعنی بانکی ناوەندی هاوشێوەی ڕۆژانی دیکە دۆلاری هەم بە شێوەی نەقدی و بە شێوەی حواڵە خسۆتە زۆر بازارڕۆ و ئەتاوان ڕێکارە یاسایەکانی خۆیان بەردەوام و هیچ تەسیرێکی لەسەر ئەوان نەکردو بەڵام میوانەکەم ئاماژەی پێکرد زیاتر بازرگانانە بەشێک زۆر فرۆشیارانی کۆمپانیاکانن ئەم جۆرە کەخواسیان زیاتر لەسەر بەهای دینار و سەر دۆلار وای کردووە کە دۆلار چەند هەزارێک بچێتە سەر هێمن کەمال پێیان لێ کورسات نیوز لە سلێمانی هەر بژیت بەرچاوڕوونێکی باشیانی لە بازاری دۆلارەکەەوە شێخکاوەش قسەی باشی کرد کە هەمان شتیەمە وتەوە کە دۆخە پێچە کاتی ئەگەر بێت و شتێکی خراپ ڕوونەیە دۆخێکی ئەمنی لە ناوچەکە یاخود لە عێراق ڕوونەیە باسێکی موچەتان بۆ کەمەڵ بە دواتر لەسەر بابەتی دراو تمەن و دیناری عێراقی لەگەڵ میوانێکمە بێ شرۆڤێکی زۆر باشیان بابەتاکەین لەسەر موچە با هەندێک زانیاریتان ببێت کێشەی موچەی هەرێمی کوردستان بە هەڵپەسەردراوی ماوەتەوە وەزارەتی دارایی سیستەمی پەیڕۆڵی بۆ ئامادەکردنی لیستەی موچەی مانگی حوزەیران کارا کرد تا یەکە ژمێریارەکان کارەکانیان ئەنجام بدەن لە لیستی مانگی 6 لێبڕینی لە 103 ئەنجام نادرێت سەر چاوێک لە وەزارەتی دارایی هەرێمی کوردستان بە کورسات نیوزی ڕاگەیان کە چاوەڕوانی بڕیاری دادگای فیدراڵین بۆ هەڵۆشانەوەی بڕیاری وەزارەتی دارایی عێراق سەبارەت بە نەناردنی موچەی هەرێمی کوردستان هەروە سەبارەت بە سەردانی وەفدی هەرێم بۆ بەغداد ڕاگەیان تا ئێستا لە هیچ پلانێک بۆ سەردانی وەفدی هەرێم بۆ بەغدا ئاگادار نەکراون بە مەبەستی دانوستان و گفتوگۆ لەسەر کێشەی موچە هاوکات ئەمڕۆ ئەنجومەنی وەزیرانی عێراق کۆبوونەوەی هەبوو بەپێی ئەو سەرچاوانەی لەنێو کۆبوونەوەکە بە پامنەری کورسات نیوزیان لە بەغداد ڕاگەیاندووە
لە نێو کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی عێراقیش بە هیچ شێوەیەک باسی موچەی هەرێمی کوردستان نەکراوە، نە بە باش نە بە خراپ. هەرچەندە هەرێمی کوردستان و بەرپرسانی حکوومەتی هەرێمیستان چاوەڕوانی بڕیاری دادگای فیدراڵین نەک کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران، چونکە پێشتر چاوەڕوانیەکە بوو بۆی کە دادگای فیدراڵی لەبارەی موچەی هەرێمی کوردستانەوە بڕیارێک بدا. باسی پرۆژەی ڕووناکیتان بۆکەم. پرۆژەی ڕووناکی ئاماری مانگی 5 بڵاو کردەوە. پێی ڕاگەندراوەکە حکوومەتی هەرێم 1.4 میلیارد دیناری بۆ هاوڵاتیان گەڕاندەوە کە پێش دیاریکردنی نرخی ڕسمی بە زیادە لێیان وەرگیرا بوو. بۆ مانگی 5 لە 150 هاوبەشانی هاوڵاتی 20,000 دیناریان بە داشکانەوە بۆ هاتوێتەوە کە ئەوە پاڵپشتی حکوومەت بووە لیان وەرگیراوە. لە کاتێکدا کەمتر لە 180 هاوبەشانی ماڵانیش لە هەولێر کەمتر لە 72,000 دیناریان بۆ مانگی 5ەوە. بەڵام زۆرترین پارە بۆ هاوبەشانی پارێزگای دهۆک هاتوۆتەوە کە پێچێ کارەبای زۆریان بەکارهێنا. ئالێرە باسێکی پرۆژەی ڕووناکیتان بۆکەم لە هەرێمی کوردستان کە هەندێک ئاماری سەبار بۆ مانگی 5 بڵاو کردەوە. سەبارەت بە هاوبەشانی کاربا کوی ئەوانەی کە ئێستا پرۆژەی ڕووناکیان هەیە لەسەر جەمەرەی کوردستان 280,000 هاوبەشن، لە سلێمانی 35,000، هەولێر 216,000، هەروەها دۆک 29,000 هاوبەشە. لەسەر بابەتی ئەوەی کە چەند پارەیان بۆ هاتوێتەوە هەندێک زانیاریتان پێڵم. لە هەولێر لە 180 ماڵان 72,000 دینار کەمتریان بۆ هاتوێتەوە، لە 72,000 کەمترە. لە سلێمانی لە 180 ماڵان لە 43,000 دینار کەمتریان بۆ هاتوێتەوە. بۆ مانگی 5 ئەم پارەیە زۆرە، چکە کارەبای مۆلیدە لە مانگی 5 بۆ خەڵک هەمووی 6,000 بۆ ئەمپێڕێ 5,000 هاتەوە ناگەشتە 15,000 دینار. ئەوە ئەوی تریشی بێگومان بە کارەبای حکومی ئەو زۆری ناکرد، بۆیە زۆر قسە لەسەر نرخی کارەبای پرۆژەی ڕووناکیەکرێت. سەبارەت بە شوێنە گشتیەکان یاخو شوێنە بازرگانیەکان لە هەولێر لە 150 شوێنە بازرگانیەکان لە هەولێر 59,000 دینار کەمتر، سلێمانی 21,000 کەمتر، دهۆک 54,000 دینار کەمتریان بۆ هاتوێتەوە. سەبارەت بە لە 180 شوێنە بازرگانەکان لە هەولێر 192,000 دینار کەمتریان بۆ هاتوێتەوە لە 180 شوێنەکان، لە سلێمانی 58,000 دینار، لە دهۆک 148,000 دینار. ئەگەر سەرنج بن سلێمانی کەمترین کارەبا هەم شوێنە بازرگانەکان هەم هاوڵاتیان تیا بەکارێنراوە. پشت پێچێ هەموو مانگی 5 پرۆژەی ڕووناکی نەگەشت بێتە گەڕەکەکان، لەوەی لە نیوەیە و گەشتوێ بەشێکی پێوەست بێ بۆ بەشێکیش پێوەست بێ بۆی کە من پێشتر لەگە بەڕێوەبەری کارەبای سلێمانی قسەم کرد، هەڵێ پێشتریش داتاکانەمان پێوتوین کە خەڵکی سلێمانی کەمتر کارەبا بەکارێنن. پەیوەندی هەیە بە ئاستی هۆشیاریان لەباری بەکارێنانی کارەبا، کە سەرنج بین دهۆک بڕێکی زۆر پارەیان بۆ هاتێتەوە کە نیشانەوەی کارەبای زۆریان بەکاربێت، هەروەها بە هەمان شێوە هەولێریش لە ڕیزبەندیەکان. ئەمە بابەتی پرۆژەی ڕووناکی بوو کە باسم کرد لە هەرێمی کوردستان بۆ مانگی 5 چەند پارەیان بۆ هاتوێتەوە. لا سلێمانی چەند پرۆژەیەکی خزمەتگوزاری لە بواری جێبەجێکردنان کە بەشێکیان لەلایەن بۆ بەرهێنەرەکانی سلێمانیەوە ئەنجامەدرێن. تێچووی ئەم پرۆژانە زیاتر لە 35 میلیارد 36 میلیارد دینارە. یەکێک لەو پرۆژانە یەکتەبڕی تۆفیق وەهبیە کە نزیکەی لە 130 زیاتری پرۆژەکە تەواو بووە. لۆد و فشار و ترافیکی زۆری بازنەی مەلی مەحموود کاوێکەوێتە خواری و سلێمانی ناهێڵە بە تایبەت گەڕەکانی چوارچرا و بەرەو خوار ئەتوان سوودێکی زۆری لەبین. ئەمە سەر ڕای ئەندەرپاسی والی کە لەسەر جادەی هەواری شارە، ئەوش بەمان شێوە ڕۆڵێکی باشێ بێ لە ڕایکردن و هەروەها ئاسایی لێخوڕێنی ئۆتۆمبیل لەو شەقامان. لێکەدا لە سلێمانی کار لە 22 پرۆژەی خزمەتگوزاری جیاواز دەکرێت. پرۆژەی یەکتر بڕی تۆفیق وەهبیە لە 135 کارەکانی تەواو بووە. بڕیاری شوایە تا کۆتایی ئەم ساڵ پرۆژەکە تەواو بکرێت و بەڕووی هاوڵاتیاندا بکرێتەوە تا لەو ڕێگەیەوە خەرەباڵخی شقامی 6 مەتری سلێمانی کەم بکرێتەوە. قۆناغەکانی کارەکانمان بە سێ قۆناغ بوو وەک پێشتر باسمان کردەوە. قۆناغی یەکەممان دروستکردنی شەقامە جێگرەوەکان بوو
کە شۆفێرانوان تەحویل کردوتە سەر ئەو شەقامە جێگرەوانە. قۆناغی دووەمی کارەکانمان بریتە لە دروستکردنی ئەندەرپاسەکە خۆی لە سەر شەقامی بازنەی مەلیک مەحموود و قۆناغی سێمیشوان بریتە لە دروستکردنی شەقامە لاوچەکان و لوپەکانی ناو پرۆژەکە. لە ئێستادا قۆناغی دووەم و قۆناغی سێمی پرۆژەکەمان لە کارکردنیان سوازەخوا کارێکی باشی تێداکرێت. ئێرە شەقامی سیمەتری ئەلبیسەکەی چوارچرایە لە سەدا هەشتای کارەکانی تەواو بوو و گەڕەکەکانی عەواڵ و بەکرەجە و خەلیفاوە دەتوانن بەم ڕێگایەدا بێنە نێو سەنتەری شارەوە. خۆشبەختانە ئەمڕۆ کۆتا ڕۆژی قیدکردنە لەم بەشەیە. ئەم بەشەیەکەینەوە منتقە سنایەکە بەکارهێنێ لە شەقامی مەلیک مەحموودەوە بە پێچەوانەوە. تەمان دیارە ئەم پرۆژەیە لۆدێکی زۆری لەسەرە، بۆیە بە شێوەیەک دیزاین کراوە کە سێچین قیرمانەیە، قیری چینی سێم کە ویرینە، یەکێکە لەو چینانەی کەم شەقاممان هەیە لە سلێمانیا و چینەمان هەبێت، بۆیە تەمەنی درێژترە کاتوو لە ڕووی ڕۆیشتن بەسەریشا خۆشترە بۆ شۆفێران. بەپێی زانیاریەکانی شارەوانی سلێمانی هەریەک لە ئەندەرپاسی والی لەسەر ڕێگەی هەواری شار کە لە سەدا 98 کارەکانی تەواو بووە، شەقامی نێوان یەکتر بڕی هەواری شار و تونێلی پێشڕە و کە لە سەدا 60 کارەکانی تەواو بووە، شەقامی سەرەکی شاری ئارام کە لە سەدا 20 کارەکانی تەواو بووە و یەکتر بڕی تۆفیق وەهبی کە لە سەدا 30 کارەکانی تەواو بووە و شەقامی سیمەتری ئەلبیسەکەی چوارچرا کە لە سەدا 80 تەواو بووە. ئەمانە دیارترین ئەو پرۆژانن کە لە داهاتوویەکی نزیکدا خزمەتێکی زۆر بە ژێرخانی سلێمانی دەکەن. هەوڵەین هەتا بتوانین بە شەو و ڕۆژ ئەندازیارەکانمان بە سوپاسەوە کارەکان بۆ ئەوەی کە پرۆژەکان لە کاتی خۆیان تەواو بکرێ و هیچ گیر و گرفتێک نێتە ڕێگای و بەڕێز سەرۆک شارەوانی بە بەردەوامی و داداچوون ئەکات بۆ ئەم پرۆژانە بۆ ئەوەی کە هیچ کێشەیەک نێتە ڕێگەمان. لە ساڵانی ڕابردوودا دەیان پرۆژەی خزمەتگوزاری لە سلێمانی تەواو کراوە و بوونەتە هۆی ئەوەی ئاسانکاری بۆ هاوڵاتیان و شۆفێران بکات. بە پێیوتی ئەندازیارانیش ئەم پرۆژە نوێیانە لە داهاتوودا سوودی زۆر بە هەمووان دەگەێنن. ساڵی 2025 ساڵێکی گرنگە بۆ پرۆژەکانی سلێمانی. پلانی ژوایە تا کۆتایی ئەم ساڵ بەشێکی زۆری ئەو پرۆژانەی کە ئێستا کاریان تێدا دەکرێت تەواو بکرێن. ساڵی داهاتووش کۆمەڵێک پرۆژەی دیکە کەونە بواری جێبەجێکردنەوە و دەست با کارکردن بکرێتیاندا. ڕۆبادین کورسات نیمس سلێمانی. کاتی وەرگرتنی بەروبوومی دانەوە بە تایبەت گەنمە لە عێراق لە ناوچە جیهاسیان چەندە لە ناوەڕاست و باشووری عێراق کۆتایی هاتووە تەنها لە کەرکووک و هەرێمی کوردستان ئێستا هەیە، چونکە درەنتر لەم ناوچەیە گەنم پێگە. لە سنووری پارێزگای کەرکووک 5 سایلۆ هەیە کە ساڵانە بەروبوومی جوتیارانی لێوەردەگیرێت، بەڵام هیچ لەو سایلۆیانە لە ناوچە کوردنشینەکانی پارێزگاکەدا نین. جوتیارانی کورد لە سنووری پارێزگاکە ڕێگەیەکی دوورە بڕن بۆ بە بازارکردنی بەروبوومەکەیان و گەیاندنی بەروبوومیان بە سایلۆکانی کەرکووک. وەرزی پێگەیانی بەروبوومەکەیانە لە سنووری کەرکووک. خەمی جوتێرانی کورد لەو ناوچەیە بە بازارکردنی بەروبوومەکەیانە ئەمە تقریبا 20 دۆن 15 دۆن. جوتیارێکی کوردە لە سنووری ناحیەی شوان باس لەو کێشانە دەکات کە بەهۆی نەبوونی سایلۆ لەو سنوورە ساڵانە دووچاری دەبنەوە. زۆر گرفتیمان دروست کردو، ئێمە ناتوانین گەرمەکەمان بە ئیسراحەت داخل سایلۆکان کەین، هەم لە سەیتەرەکان ڕێگامان لێگرن، هەم لەولوە پەلامارماندن، هەم لەولامان نێرن بۆ شوێنێکی دوور، هەندێک زاریان بێن بۆ حەویز، هەندێک زاریان ببوون بۆ دووس. ئەمە خۆی کێشەکە ئەوەیە تیجارەکان دێن پێش ئێماکەون، ئێمە نایلن بە ئیسراحەت گەرمەکانمان تەسلیم بکەین. خەڵکی شوان لەم ڕێگایەوە ئەڕوا زۆر عەزێ بدەن، 50 کتابمان پێکەن لەوێ ڕامانەگرن تەعداکەن ئەنجا بە 1000 حەڵ ئەیگەین نەکەرکوو. بەڕێوەبەری کشتتوکاڵی شوان ئەماژە بە خەمی جوتێران دەکات لەم وەرزەدا. ئەو ڕاشکاوانە دەڵێت نەبوونی سایلۆ لە ناوچە کوردنشینەکانی کەرکووک گرفتێکی گەورەیە. بە تایبەتی بۆ شوان قەرهەنجیر ئاڵتون کۆپری لە بری ئەوەی ئەم بەروبوومیان برن بۆ سایلۆی کەرکووک لێرە توان تەسلیمیکەن. ئەو زەخمێکەوە لەسەر سایلۆی کەرکووکیشە کەمترە بێتەوە، خەڵکی زۆری سفادی لێکە. ئەوەی یەک دوو خۆتان ئاگاتە لێری ئەم سەیترانە زیاتر کێشە بۆ ئەم ناوچانە دروستەکەن. ئەو کاتە کە سایلۆکەیان دروست کرد
ئەو کێشەیە کەمترە بێتەوە لە زیاتیەوەی لە دوو سەیترە تێپەڕن بە یەک سەیترا تێپەڕن و کێشەکان کەمترە بێتەوە حتمما. بەڕێوەبەریەکەی داری سنوورەکەش بەغدا بە کەم تەرخەم دەزانێت ئاشکرای دەکات کە ساڵانێکی زۆرە بڕیاری دروستکردنی سایلۆ لە ناوچەکەیان هەیە بەڵام نەچۆتە بواری جێبەجێکردنەوە. ڕۆژانە ئاستەنگەیەکی زۆر هەم لە ڕووی ئەمنیوە لە ڕووگەی هاتوچەوە لە ڕووگەی بازارکردنی مەحسوڵەکان ئاستەنگیان بۆ دروستە بێ بۆیە ئەم منطقەیە بەڕاستی شایستە ئەوەیە و شیاوی ئەوەیە و زۆر پێویستە سایلۆی هەبێ. نەبوونی سایلۆ بۆ شایەکی زۆر گەورەی دروست کردووە لەبەر ئەوەی کەوا ژمارە سایلۆکان لە کەرکووکە کەمە و ئەوەشی هەیە لە مەناتقە دوورە ینی دوورە لە منطقە کوردیەکانەوە و هەروەها ئاستەنگی هاتوچۆی زۆر دروست کردووە و هەروەها بە بازارکردن یعنی هاوڵاتیان فەلاحەکانی ئێمە زۆر بەگران ئەتوانن بەروبوومەکانی خۆیان یاخود ئەو مەحسوڵانەی خۆیان بخەنە بازارەوە و بیفرۆشن. لە ناوچەکانی خواروی کەرکووک 5 سایلۆ هەیە هەرچی ناوچە کوردنشینەکانە هیچ سایلۆیەکی تێدا نییە. کاتێ بەرەمی جووتێران پێدەگات جووتێرانی کورد کێشەیان دووری ڕێگای نێوان ناوچەکەیان و ئەو ناوچانەیە کە بەروبوومەکەی بۆ دەگوازنەوە. نەبوونی سایلۆ لە ناوچە کوردنشینەکانی کەرکووک خەمە سەرەکیەکەی جووتێرانە وەگەوان داواکارن ئیداری کەرکووک سایلۆ لەم ناوچانە دروست بکات. عومەر غەریب، کورسات نیوز، ناحی شوان. دەستەی دەواازە سنوورەکانی عێراق داهاتی دەواازەکانی لە 5 مانگی ڕابردوو ئاشکرا کرد. لیوە عومەر وائیلی سەرۆکی دەستەی دەواازە سنوورەکانی عێراق ڕایگەیاند بەهۆی استراتیژی کارکردنی حکوومەت بۆ بەرزکردنەوەی داهات و ڕێکارەکانی کۆنتترۆلکردنی ئۆتۆماتیکی و کاراکردنی سیستەمی ئەسکوێدا توانراوە داهاتەکان بە شێوەیەکی باش زیاد بکرێت. بە پێی ئامارەی دەستەکە بڵاوی کردوەوە داهاتی دەواازەکان بە بەراورد بە 2 ساڵی ڕابردوو لە 100 تا 233 گەشەی کرد. لێرە هەندێک زانیاریتان لەسەر دەواازە سنوورەکانی عێراق و داهاتی کە بەدەستیان هێناوە پێتانەڵێن بە بابەتی ژمار. بۆ مانگ 5 مانگی ئەم ساڵ 5 مانگی 2025 مانگانە 274 ملیار دینار داهاتی دەواازەکانی عێراق بووە کە لە 5 مانگا گەیشتۆتە تریلیۆنێک دینار کە لە 142 بەراورد بە 5 مانگی 2024 زیادی کرد. وەکو داهاتێکی نانەوتی لە عێراق زیادبوونی دەواازەکان هەنگاوێکی گرنگە و هەروها بۆ کەمکردنەوەی گەندەڵیش کە لەو دەواازانە بۆ ئەم داهاتە بەشێکی ناگەڕایەوە خەزێنی حکوومەت 2024 5 مانگی سەرەتا 700 ملیار بۆ 2023 300 ملیار واتە لە سەردەمی محەممەد شیع سوودانی لە 300ەوە بۆ 700 بۆ 1 تریلیۆن دینار زیادی کۆ لە 5 مانگی یەکەمی ئەم ساڵ کە ساڵی 2025 سەبارەت بە هەر دەواازە سنوورەکان زانین ئەمانە داهاتی کوێ بوون یاخود بە چ ڕێکارێک کۆکراون تۆ بێگومان عێراق کە باسی ئەم داهاتاکەین ئەو 15 پارێزگای عێراق باسەکەین کە حکوومەتی فیدراڵ سەرپەرشتەکە دەواازەکانی هەرێمی کوردستانی تیانە واتە ئەو داهاتی دەواازە سنوورەکانی هەرێمی کوردستانی لەسەر هەژمان نەکراوە تەنها دەواازەکانی کە عێراق بەسێتەوە بە وڵاتانی دراوسێ. هەندێک زانیاری تر هەیە لەسەر بابەتی دەواازە سنوورەکان با پێتانی بڵم بۆ نەو دەواازانی کە لەگەڵ وڵاتانی وەکو ئێران کە 4 دەواازەی سەرەکی عێراق دەواازەی نێودەوڵەتی لەگەڵە کامونزریە و زرباتیە و هەرواشی بوو شەلەمچەند داهاتی ئێوە بووە هی کوێیت سەفوان بووە لەگەڵ سعودی عەرعەر ئوردنیش تەریبل. ئەمڕۆژ زانیاری هەبوو کە دەواازەی ئەبوو کەمال لەگەڵ سووریا کرایەوە دوای ئەوەی کە لە مانگی 12 2024ەوە بەهۆی ڕوخانی ڕژێمی ئەسەد داخرا بوو. ئەمڕۆ ئاڵوگۆڕی بازرگانی و گەشتیاری لە ئەبوو کەمالیش دەست پێکرد بەڵام ئەمە داهاتی ئەم دەواازان بووە لەگەڵ بینای بەسڕا کە دەواازەیەکی گرنگی ئاوی عێراق بەسێتەوە بە کەنداوی عەرەبی و تەواوی گیانەوە لە ڕێگەی دەریایەوە. هەر لەسەر بابەتی ئەم دەواازە سنووریانە لە ڕۆژی ڕابردوو دەستەی گشتی دەواازە سنوورەکانی عێراق ڕایگەیاند کە بازگەکانی هەرێمی کوردستان کە لەناو هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقان بە کامێرا بەسراونەتەوە بە سنتەری چاودێری ناوەندی
دەستەی دەواازەکانەوە واتە ئیتر لەمە لە هەر شتێک لەو بازگانی هەرێمی کوردستان و عێراقەوە بڕە دەستەی دەواازەکان ئەیبینن چاودێریەکەن بۆیە لەوێش ڕێگری لە پارە وەرگرتنی ئەوەی کە وترا لە بار هەڵگر و بازرگانی کوردوەرەگیرا پێچی ئەو بابەتش بنەبڕ نابێ بەس کەمترە بێتەوە لەوێ بە ڕۆژ نەکرێ ئەو کاتە بە شەو بکرێت. پاسێکی سووریا تا بۆ بکەم پارێزگاری بانکی ناوەندی سووریا ئاشکرای کە سووریا پەیوەستە بێتەوە بە سیستەمی سوێفتی جیهانی ئەوەش دوای دوورخستنەوەی لە سیستەمەکە لە 5 ساڵی ڕابردوو. لابردنی سزاکانی ئەمریکا و ئەوروپا دەرفەتێکی باشی بۆ دارایی سووریا ڕخساندووە تا بەڕووی دنیای دەرەوەدا بکرێتەوە. پشتی دەرکەتنا بریارە ڕاکردنا سزایên ئەمریکی û yên Ewropî li ser Sûriyeyê Parêzgehê Benga Navendî yê Sûriyeyê Abdelqadir Hesriyê eşkere kir got wê Sûriyeyê tevlî sîstema Swift a daravayî bibe. Ev yek wê bihêle derbasbûna pereyên pir ji bo Sûriyeyê gelekî hesan be û her wiha têkiliyên bengên Sûrî bi bengên navdewletî pir xurt bibe. Vegera Sûrî nizama Swift ew pirê wê damek siyasî û manewî ji dewleta Sûriyê re. Asarê wê bi çava bibînin li ser aboriya Sûrî kêmanî 10 mehjer lazim in. Ji ber tiştê ku aboriya Sûrî xera kir şer bû maamil û şerîkatê Sûrî giş bûn erda rast انتاج نما تصدير نما عمر صعبه نما درباسي سوري بو درباسبونا سوریایê di nava sîstema Swift a daravayî wê kerta bazirganiyê çalak bike û wê derîk be ji bo hatina kampanyên cîhanî ta got Sûriyeyê ji nû ve bêya avakirin. پشتی بریارە ناودەوڵەتی ئاڕەهشتنا عقوباتە لەسەر سووری و دەربازبوونا سووری ژ نیزاما سویفت ئابەنگی دەریڤە کرد گۆ هەموو کامپانی و شەریکاتی مەزن گۆ دەرباز بن سووری ئەv یەک دهێلێ گۆ بچکە کڕەوشا سووریا ئابووری پێشکەوە و دەرفەتێ کار vebin pêşiya milletê Sûrî. Piştî zêdî 14 salan ji şer û wêraniyê û rûxandina rejîma Esed derfeteke zêrîn li pêşiya aboriya Sûriyeyê tê dîtin. Heger ewlehî û seqamgiriya vî welatî ê bêye parastin. Birahiştina sizayên aborî li ser Sûriyeyê û derbasbûna wê di nava sîstema Swift ya daravî wê derîkî li ser Sûriyeyê veke ji bo derbasbûna kampanyên navdewletî ji bo nû avakirina Sûriyeyê. Dara berekat Kurdsat News ئامودێ کە دەستمان کرد بە هەواڵەکانی ئابووری یەکەم شت باسی دراوەکانم بۆ کرد و تشم لەگەڵ میوانێک باسی ئەم بابەتتان بۆ کەم کە بەرچاوڕوونێکی باشمانەیەێت لەوەی کە ئەمەی ڕوویاوە چییە و ڕۆژانی ئایندە چی بەسەر بازاریدا بە تایبەت دیناری عێراقی و هەروە و دراوانی لە هەرێمی کوردستان مامەڵەیان لەگەڵەکە لەگەڵ دکتۆر جەبار گۆران شارەزای دارایی گفتوگۆ لەسەر ئەم بابەتاکە ئەزمونێکی باشیش هەیە لە بازاری ئاڵوگۆڕی دراو وتەبێژی بازاری دۆلارێکی سلێمانیش کاکتۆر سڵاو لێبە ئەمڕۆ بازار چۆن بوو وابزانم قەرەباڵخی و جموزوڵێکی زۆری تیان بەڵێ وەڵاهی ئەمڕۆ بازار جمزۆڵێکی زۆری پێوە دیار بوو ینی قەرەباڵ و شلۆقێکی زۆر هەبوو خۆی تەمان تایبەتبەندی بازاری بۆرسە و بازاری ئاڵوگۆڕ وای تر کاکەلێنی بەرز و نزمەکان زۆر ئەبێت ئەو کاتەی تر ینی تەرەفی خواست و تەرەفی خستنە ڕوو لە بازارە ئەوکوبلەی جمزوڵی خێراتر دروستێت بەڵام لە کاتی سەقامگیری بەهای درای هەر وڵاتەکە مامەڵەکان کەمترە بێتەوە بەڵێ ئەمڕۆ هەم لە سەراسی تمەن و هەم لە سەراسی دیناری عێراقیش گۆڕانکاریەکی زۆری بەخۆی بنیوە قەرەباڵغێکی زۆریشی پێوەدیار و بازارەکانی ئاڵوگۆڕی دراوی هەرێمی کوردستان بە سلێمانیش وە لێریشەوە ئەمەی کە بەسەر دیناری عێراقی هاتووە هیچ فاکتەرێکی نەختینەیمان هەیە یاخود تەنها هاشوشێکی بازار یاخود زیاتر کاریگەری سیاسیە لەسەر بازار دروست خۆی ئەوەی کە دروست بوو لە ڕووی فاندامنتاڵەوە تەنها کاریگەری سیاسی بوو دۆخە سیاسیەکەیە وای کورەکە ئەنی تەوقعاتێک لای هاوڵاتیان دروست بووە ئەگەر دەرەنجامی کۆبنەوەکانی ئێران و ئەمریکا ئەرێنی نەبێت ڕەنگە بە جۆرێک لە جۆرەکان هێرش بکرێتە سەر هەشتی شعبیان ئەو گروپە فەسایل و وەلایەنەی کە لە عێراقان
وەکو هەموو ئەو وڵاتانی کە لە پێشتا لەلایەن ئیسرائیل و هێرشکرای سەریان تەمان ئەمە بە جۆرێک تەوقعاتێک دروست بووە کە هەردوێنە شەو وەکو بڵێ بەشێک لە باڵێۆزەکانی ئەمریکا بە تایبەتی عێراق کارمەندەکانیان هەندێک لە دیبلۆماتکارەکانی بڕیانیان دابیگوێزنەوە تاوان ئەمە خۆی بەخۆی ترسێکی دروستکرد تامان لە هەموو حاڵەتێکی ترس و نیگارانی و نادڵنیاییدا ڕاستەوخۆ خواز لەسەر دراوی بەرامبەر یان بڵێن عملەی ساعبە یان دراوی قورس بە تایبەتی تر لەسەر دۆلاری ئەمریکی دروست ئەبێت چونکە ئەمڕۆ بازار خەڵک زیاتر دۆلاری کرد بێگومان ئەی تەمان بە حکمەوەی کە دۆلار تا 144,000 دیناریشی تۆمار کرد بەڵگەی لەسەرەوەی خواز لەسەر دۆلاری ئەمریکی زۆر زیاتر بووە لە بەرامبەر دیناری عێراقیە بەس ئەمێ زیاترمە ینی تەرکیزەکە بخەمە سەر ئەوەی ئەمڕۆ دۆلار کەم بوو لە بازار یا خود فعلەن خوازیای کرد و دۆلار نەگۆڕا بوو خواستی هاوڵاتیان زۆر زیادی کرد بوو بەڕاستی هەر بەیانی لەگەکردنەوەی بازارە تقریبا بە 142 کرایەوە باشە شەوەکەی بڵێن ئێوارەی پێشتر بە 141,100 نارداخرا بەڵام کە بازار کرایەوە یەکسەری بۆ کوڵی جەمپێکی کرد بۆ 142 ئیتر هێواشەش بە تەدریجی بەرزەوە تا 144,000 ناریش تۆمار کرد. باش قسەکە زۆر لەسەر ئێرانە بەڵام من ئەمڕۆ سەرنج و ماوەی دینار دابەزینی تۆمار کرد تمەنی ئێرانە بۆ سەبەب ئێمە چییە؟ خۆی زانین چی کاک دکتۆر ئەمە پێویستە سەرەتا تۆ شرۆڤەیەکی سیاسیانە بۆ بابەتەکە بکەی ئەجا بەرمەبنای ئەوە ئیسنتاجی کۆمەڵێ بڵێن شرۆڤە و کۆمەڵێ پێشبینی بکەی بۆ داهاتووی بڵێن دۆخی دیناریش و تمەنی ئێرانیش لێ ئێستا ئەتوان بڵێم ینی شەڕێکی دوو جەمسەریە باشە یان بڵێن جەنگێکی بەرەیە دەکە ئەکرێت بەرەی سین و هاوپەیمانەکانی و ئەمریکا و ئەوروپا لێ ئێستا ئەگەر دیقەت بی لە ڕووی هەژمونی اقتصادیەوە سین ئەوە وردە کۆمپانیەکانی هەموو شوێنێکی دنیا وڵاتێک نەماوە دەکە بڵێن کۆمپانیەکان و دەستی کاری سینی تێنەکەوێت تەمان ئەمە لە داهاتوە ڕەنگە مەترسی لەسەر ئابووری ئەمریکا بەجێ بێڵێت باشەوە ئەوان ڕێکەوتنامەکانی ڕێکەوتنامەی برێکسی پێڵەن کەوانە ئێران و بەرازیل و سین و رووسیا بەگشتی ئەوێ بە زۆرێک لە زۆرەکان لە داهاتوودا دراوێکی تر بەرهەم بێنن کەمە ببێتە جێگرەوەی دۆلاری ئەمریکی کەواتە ئەمە لەلایەک بەرێکێ و لە بەرامبەریشە ئەوروپا و ئەمریکا هەیە تەمان ئەوەی کە عاملێکی سەرەکیە لەم لوعبەیە بەڕاستی ئێرانە ئێران وڵاتێکە خاونی اقتصادێکی گەورەیە مێژووکی دوور و درێژی هەیە و ئەتوانم بڵێم موقعێکی جوغرافی زۆر گرنگیش هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کە ئەتوانم بڵێم زۆری کەشتی گەلەکانی دنیا بە بەردەمی دەرگای ئێران هاتی ئەپەڕێ بەڕاستی ئێستا ئەمریکا ئەمریکایکە و ئەمەی بە تایبەتر بڵێن ترامپ ئەیکا ینی جۆرێکە ئەوێ بازرگانی بکایە بە هەر جۆرێک بێ دەستی ئێران لە ڕێکوتنامەی برێکس و لەو هاوپەیمانەتی کە لەگەڵ سین و رووسیا هەیە بێنێتە دەرەوە بە هەر وەسیلێ بێت چونکە ئەگەر دیقەت بی لە سەرەتادا ئەمریکا ڕکواتمێت و تەڵەبیاتەکانی لەسەر ئێران زۆر بوو 13 داواکاری هەبوو ئێستا بۆ تێک داواکاری سەرکی لەگەڵ 3 داواکاری لاواکی داواکارە سەرکیکە ئەوەیە بە هیچ جۆرە نانوێ ئێران ببێتە خاوەنی چێکی ئەتۆم دووەم هەشتی شعبی بڵێن چەکەکانە داماڵن ئەو هەژمونی کە لەسەر عێراقیانە نانمێنێت باشە بڵێن یەمان باشە ئەوەی کە دابینیمانە حوسەکان بەتاوەتی بە زۆرێک لە جۆرەکان لە چەکدا ماڵڕێن بەڵام ئەوەی داواکارە سەرچێکی ئەمریکا ئەوەیە کە ئێران نەبێتە خاوەنی چەکی ئەتۆم بەڵام لە بەرامبەرە ئەمریکا کۆمەڵێ وەکو بەڵێنیدا بە ئێراندا و یەکێک لەوانە کە وە بەرهێنان ینی بە نزیکەی 700 میلیارد دلار وە بەرهێنان لە ئێران بکەن بە تایبەتی لەسەر سێکتەری نەوت باشە بیرەنەوتەکانی ئێران جاریکە نۆژەن بکەن بەڵام لە ئێستا ئەڵێن ئێران گوایە کە ڕەتی گرۆتەوە ئەمە لەبەر ئەوە لە ئێستادا من پێم وانێ لەبەروی دۆناڵد ترامپ بە تایبەت ئەم سیاسەتێکی بازرگانی هەیە ئەوێ بە هەر ینی جۆرێک لە جۆرەکان بێ بەڕاستی بێ لەگەڵ ئێرانە ڕێبکە ئەگەر لە ڕۆژ یەکشەمەی داهاتوە نەکەوتنە ڕێکەوتنیش وەکو بڵێ ینی گەژمینیشی پێوە دیار نەبێ ئەرێنیش نەبێت من قەنەعەتم نییە بەڕاستی هێرشی ڕاستەخۆ بخرێتە سەر ئێران بەڵکو ئەوەندەی کە مەترسیەکان لەسەر عێراق دروستە بێ بەڕاستی ئەوەی لەسەر حکومەتدا لەسەر گروپی میلیشیا و حەشی شعبی ئەوەی کە بینیمان لە ڕابردوو ئەو وڵاتانی کە هاوپەیمان و لەگەڵ ئێرانە ئەوانەی کە وەلایەن بۆ ئێران هەبوو هەر هەمێن لاوەسکران ئەوە سووریا ڕژێمی ئەسەد ڕوخە ئەگە لە بیرتان بێ لە 2015 بەدواوە ئەو کاتێک کە ئینەرژەمەکەی ئەسەد نزیک بلۆی کە داڕوخێ ڕێک بڵێن رووسیا تەدەخلی کرد باشە هێزی نار ئەو بوو معادلاتەکەی هەڵگێڕایەوە بەڕاستی ئەوە نەبوو بەڵام ئێستا دوای ئەوەی کە ڕژێمی سووریا ڕوخە ئێران هیچ پەرچەکردارێکی ڕاستەوخۆی نەبوو باشەوە لە بەرامبەریشە رووسیاش دە بە هەمان شێوە باشە دوای ئەوە حیزب وڵای لوبنان باشەوە فەڵەستین و غەزا باشە یەمەنەوە حوسەکان دەبەتاوەتی ینی هەنی بڵێ ینی ئیفلیس کراون بەڕاستی ئەمێنێتەوە کوێ ئەوەی کە ئێستا هاوپەیمانێکی سەرکی ئێران ئەتوانم بڵێم منفەزیەک و دەواازەیەکی گرنگە دەبوو ئێران هەم لە ڕووی سیاسی هەم لە ڕووی ئابووریشەوە
ئەگەر لە ڕۆژ یەکشەممایە بڵێن دانوستانەکان ینی وەکو بڵێ گەشتبینیشی پێوە دیار نەبێت ئەرێنیش نەبێت ڕەنگە ئەوەندەی کە مەترسی لەسەر گروپە چەکدارەکانی ناو عێراق دروستە بێ ئەوەندە مەترسی لەسەر لە حاڵەتی ئارامیە کە هەندە مەترسیەکان لەسەر عێراق زیاد بێ بەتابەت لەسەر گروپە میلیشاکان ڕۆڵی بانکی ناوەندی و دامەزراوە نەختینەوەی دارایەکانی عێراق دەتوان کارەکانی خۆیان ئەنجامبن یاخود شتێک ڕووبا بۆ بازاڕی عێراق کاتیە بێت خۆی ئەزانی چۆن خەڵک چۆن خۆی بۆ دۆخە ئامادەکات لە ڕووی دارایی و سەرمایەکەی و داهاتەکەی من ومێ دەکەم کە ئینشەڵا عێراق و هەرێمی کوردستانی ئیستیقرار بەخۆیە ببینێ بەڕاستی بەڵام تۆ لە هەر هەلومەرجێکی ئاوادا هەر بەرکەوتنیەک هەر هێرشێک لەلایەن ئەمریکانی ئیسرائیل بۆ سەر گروپە چەکدارەکانی عێراقیە بەعنی سەرەتا بەڕاستی لێکەوتیەکی زۆر خراپ لەسەر بازارەکانی عێراق دروستەکە بەڵام ئێمە هەشتێک هەیە لە بیرمانە چێ حکوومەتی عێراق وەکو ستراکچەر وەکو هەیکەلێت ئەوە جیاوازە ئێمە حکوومەتی کە قوڵ هەیە لە پشتی حکوومەتی عێراقیەوە ئەوش گروپە چەکدارەکانن کە ئەتوانم بڵێم زۆربەی زۆری جونگە سیاسیە هەستارەکانیشدا بەدەست هەنی ئەوانەوە بە تایبەتی حەشی شعبی ئەو کارکتەرە سیاسانی لەسەر ئاستی عێراق ئەوەندەی کە ئەوان دەسەڵاتەنەیە ڕەنگە سەرۆکوەزیرانی عێراقیش خۆی بۆ خۆی ئەو دەسەڵاتی نەبێ بۆیە ئەگەر هێرشیش بکرێ ڕاستە بۆ سەر سیستەمی حکومڕانی حکوومەتی عێراقی نییە بەڵکو بۆ سەر گروپە چەکدارەکان ئەگە بۆ سەر گروپە چەکدارەکانیش بەڵام زۆرێک لە نائیستیقرارەتی سیاسی دروست ئەبێت ئەمە لە بەرامبەریش هەلوانی گروپە چەکدارەکانیش پەرچەکردداریان هەبێوانە لەبەرەوە پێم وایە لە هەنگاویەکەمە ڕەنگە زۆر مەترسیش دروست بکات بۆیە من ئەگەر ئاگادار بم من لە زۆربەی زۆری بەرنامەکان باسیۆم کردبوو ئەموت دۆلار لە 142 بەڕاستی کڕینەوەی زۆر باشە دەبوو هەوڵاتیان نرخێکی معقول بوو چونکە بەڕاستی هەندێک پێیان وا بوو کە دۆلاری تێبێ بە 132 من کۆمەڵێ هۆکارم باسیت کە لە ئێستادا زووە ئێمە پێشبینیەوە بکەین کە دۆلار بێتە ئەوە بۆیە ئەوم وتبوو کە ئەگەر خەڵکانێک دیناریکیان هەیە سەرمایەکی نەختینان هەیە پاشەکەوتیان کردو هیچ وە بەرهێنان و ئیسیسمارێکی پێوە ناکەن وا باشترە بەشێک بکەن دە بە دۆلاری ئەمریکی باشە هەرچەند من ئێستا نرخی زۆردا بە بەرزەبینم بەڵام قەیچێکە با بەشێکی تریشی هەبێ من زۆر ڕخنەشم لێک گیرا کە خۆتان نەزانم من یەکێکم لەو کەسانی کە ئاراستەی دینارمان هەڵبژارە بۆ هەمیشە لە بەرژۆندی دینار و ئیستیقراریەتی بازاڕەکانیشمان ڕاگرتە بوو بەڕاستی ئینسان بەڵام ئەو ئێستاش بەرژەوەندی گشتیە دینار کاریگەری بەڵێ من زۆر کەسێک هەبوو لە بازاڕەکانە پەیوەندی پێوکرم لە ڕابردوودا ئەوانی کە دیرانیان هەم بۆ کردوانە بە دۆلار ئێستا سوپاس بخوا ئەین زەرمەند نەبوو بۆیە لە ئێستاش ئەڵێ من مەبەستەکەم ئەوە نییە مەترسی بڵاوکەمەوە مابەسەکەم ئەوە نییە لە بەهای دیناری عراقی بم بەڵام ئێمە واقعێک هەیە ئەبێ بزانین ئێستا بۆ ئەگەر بەڕێزت 2 میلیۆن دینارە هەیە لە ماڵەوە قەچێکا کە 2 میلیۆنی بکە بە دۆلاری ئەمریکی خۆگە دابەزێت بۆ 140 تو هەر زەرر ناکەیت چونکە بۆ لەبەری هەر کاتێک کە دۆلار دابەزێت ئەنی ڕاستخۆ خۆ تەسی لەسەر کۆی گشتی نرخەکانی تریژ ینی دروستەکە ئەگەر حاڵەتێک خوانە خۆسە حدەسێکیش دروست بوو بەڕاستی نەمانە دۆلاری ئەمریکی ناکرێت تۆ مقارنەکەی دە بە دیناری عێراقی خۆ بەحقیقەت من ئێستا خۆم ئەگەر لەم ساتە وەختی ئێستاە دۆلار بەرز بێتەوە لەوانە زەرەرکەم بەڵام هۆشداری ئەوشم داوە کە ڕەنگە دۆلار لە بازار دینار کەمە بانکی ناوەندی توانوێتی لە ڕووی سیاسەتی نەختینی وا بکات دینار لە بازار بکێشێتەوە و هۆکارێکی بەرزبوونەوەی دیناریش پێشتر ئەمە بووە فعلەن لە بازار دینار کەمە بێگومان ئەوە یەکێکە لە هۆکارە سەرێکیەکانی بەهێزبوونی بەهای دیناری عێراقی ئەو بۆ کە سیویلەکەم بۆ هەم لە بازارەکان و هەم لەسەر ئاسی بانقەکانیش باشە ئێستا حکوومەتی ناوەندی ئەو سیستەمی کێسا تەبەنی کردو ئەو ڕیفۆرمەیە کە لە سیستەمی بانقیا کراوە ئامانجەکەی یەکەمان ئەوەیە کە کۆی هەر هەموو ترانزاکشن و مامەڵەکان بێنێتەوە ناو بانقەکان بۆی هەموو جارێ پێویستی بەم دۆلارە زۆرە نەبێ بێفرۆشێت و بڵێن دینار ساحب بکاتەوە بەپی داتاکان تا ئێستا حکوومەتی ناوەندی عراقی بە تایبەتی بانکی مرکزیوانە لە 25 جاین تقریبا ئەو مامەڵانە هاتوونەتە ناو بانقەوە ئەنی ئەم دینارە لە ناو بانق بەشێکی زۆری لە دەرەوەی ینی سیستەمی بانقی ئەمەش وای کردووە کە بڵێن کورتهێنان دروست بێ لە چیە لە پێدانی موچە لە تەمیرکردنی وەزارەتەکان لە نەفقاتی تەشغیلی ئیسیسمارەت ئەمە وای کردووە کە کێشەیەک دروست یەکێک لە هۆکارەکان کە ئێستا موچەی فەرمانبەرانی هەرێم نەهاتووە ڕاستە بۆعدێکی سیاسی لە پشتەوە هۆکارێکی سیاسی لە پشتەوەکە ئەم موچانە داتەخیر بەڵام یەکێک لە هۆکارەکانی هۆکارێکی تەکنیکیەکە سیویلان لە بەردەستانە دینارە لە بەردەستانە لە حکوومەتی ناوەندی عێراقیە ئەوان سیستەمی بانقییان هەیە پارەکە ئەکرێتە سەر هەژماری بڵێن هاوڵاتیەکە بەڵام بۆ هەرێم ئەبێ ئەم پارێ بەکاش بنێرن بۆ لەبەروی دەستگاکانی ئەیTM لە هەرێمی کوردستانە سیولاتیان ینی بۆن مەگەر هاوڵاتێک بچێت لە دەستگای ئەیTM پارەڕاکێشە پارەکەی دەست ناکرێت لەبەر ئەوە ئەبێ بە مۆڵی نزیکەی تریلیۆنە دینار بۆ هەرێمی دەکوسامنێری ئەکەواتە ئەمە نییە بەڵێن ئەم بودجەیان بەڵێن ئەم سیولێ لەبەردەستان نییە بینێرن زائیدەن ئەو هۆکارانشی کە لە دەستگاکانی ڕاگەیاندنا بازەکرێت ئەنی ئەمە پێمان ئەڵێ کە
یەکێک لە هۆکارەکانی بەرزبوونەوەی دۆلار لە ڕابردووە بینیمان بەڕاستی کەمی دینار بوو چونکە وەکو باسێک لە نازانم مەگە هەڵە نەبم ئەنی نزیکەی زیاتر لە تریلیۆنە دینار ینی دینار لەسەر ئاسی عێراق تەلەف بووە بۆی دڕاوچی ئەم جۆرەشتانە بۆیە داوا کراوە کە دیناری تازە چاپ بکرێ بۆی هیچ نەبێ بەشێک لەم عیز و کورهێنانە پڕکاتەوە. دکتۆر جەواد گۆران شارەزای دارایی پسپۆری دارایی سپاس کە لەگەڵمانە بە چاوەڕێکی باشی یا بە من دڵنیام بینەرانی شەر سوودی لێبینن زۆر سپاس. بێگومانەوەی لە بازاری دراو لە عێراق ئەگوزارێ پەیوەستە بە دۆخە ئەمنی و سیاسیەکانەوە ئەگەر بێت و دۆخی ئەمنی و سیاسی گۆڕانکاری گەورە بەخۆی ڕوونە ئەمانی کە ڕوئیان هەندێک جار دۆخی کاتێبن بەڵام وەگەوەی کە دکتۆر باسی ئەگەر بێت و دۆخی ئەمنی و سیاسی تونتر و ئاڵۆسر بێ بەتایبەت لێرە و ئەگەری هەیە کاریگەری زیاتر لەسەر بەهای دراوی ناوخۆی عێراق کە دینارە بۆ هیوایی کە ئابوورێکی زۆر باشتانە.